هجا یک جکسن کو ج باشوری کردستانی هاتی روجاوای کردستانی برز خیر هاتی سواتانكم جکو دری هاتی سليماني باشور تبخیر هاتی روجاوا هون هاتن جبوچه اما هاتينا پشتواني براكارمان دڵنیاتانەکەین سلێمانی باشوور جارێککە ئێوە بە تەنیا جێنایەڵێ هون جبو گلی کرد چه دبیجن گەلی کوردیەک هەمووی برایە گەلی کوردیەکە بژی برایەتی گەلی کورد بیجی دەستا خۆش بێ بەڕێزم گیان ئێمە لە سلێمانیەوە کاتین هەمیشە لەوێەوە چەندین ڕۆژە پێیان بڵاوەکەینەوە ئەڵێن خەڵکی باشوور هەستە سەد بێن ڕابن بەرە و ڕۆژ ئاوا وەرن با بڕۆین چونکە خۆری کورد لە ڕۆژ ئاواوە هەڵاتووە ئەمانەیانوێ ڕۆژ ئاوای ئێم خاکی ئێمە داگیرکەن ئێمەش پێیان دەڵێن نەفرەتتان لێبێ ئێوە بە پارە و بە کرێگیرە و لامو ژیانەوە خاکەکەی منەوە داگیریکەن منەڵێم ئێمە بەخۆ بەخشیات سەر خاکەکەی خۆمان جان فیداکەین برژی کوردستان هەتا کوردێک ما بێت ناتوان نەمانە خاکی ئێمە داگیرکەن گەلی کورد یەکە گەلی کورد یەکە با کورد باشوور ڕۆژهەڵات یەک ئالایە و یەک خەبات با کورد بۆ سەر ڕۆژهەڵات یەک ئالایە و یەک خەبات ڕۆژئاوا بە تەنیا جێنەیاڕین بەشێکە لە خاکی کوردستان یەکە کورد یەکە کوردستان ئەمڕۆ هاتۆتە سەر پێ کورد ئەمڕۆ جێگەی یەک برس لە خاکی خۆی خۆش نابێت ناهێڵە بێگانە مرتەزەقەکانی تورک و بێگانە عەرەبی بێن ئەم مەنتیقەیەوە کوردستان هەرێ ئازاد بێ هەرێ بێ سەربەخۆ بێ کوردستان یەکە نابێ بە دوو بیجی بینەرن هێژا هێژمارەکە مەزن ژ خەڵکێن باشووری کوردستانê niha derbasî Rojavayê Kurdistanê dibin evên dîmenên rasterast her wekî şandeyeke din ji gelên Başûrê Kurdistanê niha di rêde ye ber bê Rojavayê Kurdistanê vetê